بناوی خدای بخشنده و میهرەبان. ئەو کەسانەی باوەڕتان هێناوە پێشی خدا و پێغەمبەری خدا مەکەون لە بڕیار و پێشنیاردا لە خدا بترسن و پارێزکار بن، چونکە بەڕاستی خدا بیسەرە بە گفتارتان، زانایە بە نیاز و نهێنیەکانتان. ئەوانەی باوەڕتان هێناوە دەنگتان بەسەر دەنجی پێغەمبەردا بەرز مەکەنەوە لە کاتی گفتوگۆدا، قسە بێپەردە مەکەن لە خزمەتیدا وەکو بۆ یەکتری دەیکەن، نەوەکو کردەوەکانتان پوچ ببێتەوە و هەستیشی پێ نەکەن. بەڕاستی ئەوانەی کە دەنجیان هێواش دەکەنەوە لە خزمەت پێغەمبەری خودادا، ئەوانە ئەو کەسانن کە خودای گەورە دڵەکانیانی زاخاو داوە بۆ تەقوا و خدا ناسین. ئەوانن لێ خۆش بوون و پاداشتی گەورە و گرانبەها بۆیان ئامادەیە. بەڕاستی ئەوانەی لە دەرەوەی ژوورەکان بانگت لێ دەکەن، ئەوانە زۆربەیان نەفامن و ژیری وەرناگرن، چونکە ڕەوشتی کۆمەڵایەتی دروستیان لەو بوارەدا ڕەچاو نەکردووە. خۆگەرەوانە خۆگربوونایە تا دەچیتە دەرەوە بۆ لایەن، ئەوە چاکتر و ڕەواتر بوو بۆیان. خدا لێ خۆش بوو میهرەبانە. دەکرێت ئەم چوار ئاەتە ڕێنمووی بێت بۆ سەرجەم ئیمانداران تا ڕێزی پێشەواکانیان بگرن. ئەوانەی باوەڕتان هێناوە ئەگەر کەسێکی متمانە پێ نەکرا و هەواڵێکی گرنگی بۆ هێنان، خێرا بڕوای پێ مەکەن، بەڵکو سەرنج بدەن، لێی بکۆڵنەوە تا بۆتان ڕوون دەبێتەوە، نەوەکو ئازار و ناخۆشی و گیر و گرفت بۆ خەڵکی دروست بکەن بە نەزانی، جا دوایی پەشیمان ببنەوە لەو کارەی کە پێی هەستاون. ئێوە دڵنیابن و بزانن کە پێغەمبەری خدا لە ناوتاندایە، پرس و ڕای پێ بکەن. زۆر شت هەیە ئەگەر ئەو بەڕای ئێوەی بکردایە تووشی گیر و گرفت و ناخۆشی دەبوون، بەڵام خدا ئیمان و باوەڕی لەلا خۆشەویست کردوون و لە دڵ و دەروونتاندا ڕازاندوویەتیەوە. لەولاشەوە کوفر و بێباوەڕی و گوناه و یاخیبوون لە فەرمانی خدای لا تاڵ و ناشرین کردوون. ئەوانە هەر خۆیان ڕێگەی ژیری و سەرفرازیان گرتۆتە بەر. ئەمەش خۆی ڕێز و بەخششێکی تایبەتی و ناز و نیعمەتێکە لەلایەن خداوە پێیان دراوە. خداش زانا و دانا و کار بەجێیە. ئەگەر دوو دەستە یا دوو تاقم لە مسلمانان بوو بە شەڕیان، ئەوە دەست بەجێ هەوڵ بدەن ڕێچیان بخەن و ئاشتیان بکەنەوە. خۆگەر لایەکیان هەر دەست درێژی دەکردە سەر لاکەی تر، ئەوە ئێوە بەگژ ئەویاندا بچن کە ستەم و دەست درێژی دەکات هەتا دەگەڕێتەوە بۆ فەرمانی خدا. جاگەر لایەنە سەرکەشەکە بۆ فەرمانی خدا سەری دانەواند، ئەوە ئێوە ناو بژوانیەکی دادگەرانە لە نێوانیاندا بکەن و دادپەروەری ئەنجام بدەن، چونکە بەڕاستی خدا ئەوانەی خۆش دەوێت کە دادپەروەری ئەنجام دەدەن. لە ڕاستیدا هەر ئیمانداران برای یەکن، کەواتە هەر کاتێک لە نێوان دوو براتاندا ناکۆچی پەیدا بوو، ئێوە نێوانیان چاک بکەن و ئاشتیان بکەنەوە. هەمیشە لە خدا بترسن و پارێزکار بن بۆ ئەوەی ڕەحمتان پێ بکرێت. ئەوانەی باوەڕتان هێناوە هیچ کەس و هیچ هۆزێک گاڵتە بە کەس و هۆزێکی تر نەکات و زەلیلی نەکات، چونکە لەوانەیە ئەوان چاکتر بن لەمان. ژنانیش با گاڵتە بە یەک نەکەن و یەکتر زەلیل نەکەن، چونکە لەوانەیە ئەمان لەوان چاکتر بن. سوکایەتی بە خۆتان مەکەن و یەکتری عیبدار مەکەن، چونکە سوکایەتی بە یەکتر سوکایەتیە بە خۆتان. هەروەها ناو ناتۆرەی ناشرین بۆ یەکتر دامەتاشن. ئای کە چەند ناشرینە ناو ناتۆرەی خراپ لە دوای باوەڕهێنان و مسلمان بوون، ئەوەشی تەوبەی نەکرد بێت و پەشیمان نەبوو بێتەوە لە گوناهەکانی. جا ئەو جۆرە کەسانە هەرستەم کارن. ئەو کەسانەی باوەڕتان هێناوە خۆتان زۆر بپارێزن لە گومانی خراپ. لە ڕاستیدا هەندێک لەو گومانانە گوناه و تاوانن، بۆیە حەق وایە لە هەموو گومانێک خۆ بپارێزین. بە شوێن کەم و کوڕی و عیب و عاری یەکتردا مەگەڕێن و سی خوڕی مەکەن و لە پاشملە باسی یەکتری و ناوی یەکتری بەخراب مەبەن. ئایا کەستان خۆشی دێت لەوەی گۆشتی برای خۆی بە مردووی بخوات؟ دیارە کاری واتان زۆر پێ سەخت و ناخۆشە. دەیکەواتە لە خدا بترسن و پارێزکار بن، چونکە بەڕاستی خدا گەڕانەوەی خەڵکی وەردەگرێت و میهرەبانە بۆیان. ئەی خەڵچینە، بێگومان ئێمە هەمووتانمان لە نێرومەیەک دروست کردووە کە باوکە ئادەم و دایکە حەوایە و کردومانن بە چەندەها گەل و تیرە و هۆزی جۆر بە جۆر تا یەکتر بناسن و پەیوەندیتان خۆش بێت بە یەکەوە. بەڕاستی بەڕێزترینتان لای خدا ئەو کەسانەتانە کە زۆرتر لە خدا ترسە و فەرمان بەرداری خدایە. بێگومان خدا زانا و ئاگایە بە هەمووان. هەندێک لە بیابان نشینە عەرەبەکان وتیان باوەڕمان هێناوە و موسڵمانین. پێیان بڵێ نەخێر،
باوەڕتان نەهێناوە بەڵام بڵێن بەناچاری مسلمان بووین هێشتا باوەڕ نەچۆتە ناو دڵەکانتانەوە و تیایدا جێگیر نەبووە چاوەڕێ دەکرێت کە باوەڕ بهێنن خۆ ئەگەر بەڕاستی ئێوە گوێ ڕایەڵی فەرمانی خوددا و پێغەمبەری خوددا بن ئەوە خودای گەورە لە پاداشی چاکەکانتان هیچ کەم ناکاتەوە چونکە بەڕاستی خوددا لێ خۆش بوو میهرەبانە بێگومان ئیماندارانی ڕاست ئەوانن کە باوەڕیان بە خوددا و پێغەمبەری خوددا هێناوە و پاشان نەکەوتونەتە هیچ گومان و دوو دڵیەکەوە بە خۆیان و سەر و ماڵیشانەوە تێکۆشاون لە پێناوی ئاینی خوددادا تەنها ئەوانە ڕاستن ئەی محەممەد بڵێ ئایا ئێوە خودای گەورە لە ئاینی خۆتان ئاگادار دەکەن و پێ ڕادەگەێنن لە حاڵێکدا خوددا زانایە بە هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە خوددا بە هەموو شتێک زانا و ئاگادارە ئەوانە منەت دەکەن بەسەر تۆدا کە گوایە مسلمان بوون پێیان بڵێ منەت مەکەن بەسەرمدا لەسەر مسلمان بوونەکەتان بەڵکو خوددا منەت دەکات بەسەر ئێوەدا کە هیدایەتی داون بۆ ئیمان و باوەڕ ئەگەر ئێوە ڕازگۆن بێگومان خوددا نهێنی و شاراوەکانی ئاسمان و زەوی دەزانێت هەروەها خودای گەورە بینایە بە هەموو ئەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن